باس لەو زەرور زیانانە دەکەین کە خاوەن کێڵگە پەلەوەریەکان لەم ساڵدا بەریان کەوتووە. دیارە بە پێو کۆنگرە ڕۆژنامەوانی کە دوێنێ ڕاگەیەندرا لەم ساڵدا کێڵگە پەلەوەریەکان زیاتر لە 150 میلیارد دینار زیانیان بەرکەوتووە. دەپرسین هۆکاری ئەم زیانە چیە و هەروەها هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشە و گیر و گرفتەکان لەلایەن کێڵگە پەلەوەریەکانەوە خۆی لە چیدا دەبینێتەوە و بۆ ساڵی داهاتوو داواکاریان چێتە جارێکی دیکە ڕوبەڕووی ئەو زیانە گەورەیە نەبنەوە. تایبەت بەم بابەتە هاوڕێ ئەلی کارگەری کۆمەڵگەی کێڵگە پەلەوەریەکان لە ستودیۆ بەیانی کورسات نیوزمیانە بە خێراتی سپاس بۆ ئامادەبوون کاگاوڕێ زۆر سپاس. دیارە بە پێی ئەو ڕاگەیەندراوە یاخودە کۆنفرانسە ڕۆژنامەوانی کە دوێنێ ڕاگەیەندرا لەم ساڵدا زەرورزیانێکی زۆرتان بەرکەوتووە. هۆکاری ئەو زەرورزیانە بۆچی دەگەڕێتەوە؟ طبعا ڕاستە ئەم ساڵ زەرورزیانێکی زۆرمان کرد هۆکاری بەڕاستی بە تایبەت حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێمە لە بەخێوکردنی پەلەوەرە دوو قۆناغوانەیە قۆناغی بەرهەمهێنان لە بەرهەمهێنانە ئاستەم و مشکلی زۆرمان تووشە بێ لە جووچکە خراپی جووچکە ئالیک نرخی ئالیک سوتەمەنی دەرمان ئەو دەرمانانی کە یێنین هیچی کار ناکا ئیش ناکا لە مریشکەکانمان ئەم کێشانە وای کردووە تێچوونی کیلۆی مریشک لە کوردستان زیادکە. منەمێ بە کورتی بە پوختی بیگەێنم. هۆکاری بابەتی دووەمان کە ئێمە بەرهەممان دەرئەچێ بە بازارکردن گەورەترین کێشەیە بۆ ئێمە. ئێمە وەختی خۆی کاک نازم جاف و کۆمەڵە زۆر هەوڵانەدا لە مەترسیەکانی لە ناوچوونی ئەم بوارە ئێستێمە لە قۆناغی مەترسی دەرچوین لە قۆناغی لە ناوچوونین لە 180 ئەم بوارەوە لە ناوچووە. ئێمە بە بەرهەمەکانمان کە دێتە بازارەوە لە 160 بەرهەممان بەرەو خواروی عێراقەڕە لە 140 بۆ بازاری ناوخۆیە. بازاری ناوخۆ لەلایەن تاجرەکانی مریشک و مافیاکانەوە کۆنتترۆل کراوە مریشکی بەستوو پڕیان کرۆ لە مریشکی بەستوو ئەمە وای کرۆ بازاری ئێمە نەمێنێ لێرە. ئەو 160ی کە ئەمان نار بۆ جنوب حکوومەتی عێراقی حکوومەتە ئیمکانیاتی هەیەوای کردووە ئیستە تێچوونی کیلۆی مریشک لە عێراقا 500 دینار کەمتر بێ لە تێچوونی مریشکی کوردستان. بۆ نمونە ئێستا مریشک لە بەغا هەرزانترەوە لێرە. ئەگەر وا بڕوە فریان نەکەون ئەم 170 کە ماوە بۆ ماوەی ساڵێک و ساڵ و نیەکی تر ئێمە پرۆژەکانمان نامێنێ لە جنوب بۆ مریشک دێتەوە بۆ کوردستان. ئەو بەرهەمەی کە آخر بواری دەواجن و بەرهەمهێنانی مریشک بوارێکی زۆر زەخمە 10 میلیارد دلارە. ئەنی ئەم کەرتە بە تەواوەتی کۆتایی پێدێ. بۆ نمونە ئێستا ئێمە کرێکارمان هەیە دای ئێمە کرێکار بووە ئێستا چۆتەوە لە جنوبی عێراق خۆی پرۆژەی دروست کردووە. حکوومەتی عێراقی دامیەکە پارێداتێ بە قەرز سوتەمەنی من لە کیلویەکی مریشکە لە کوردستانە هەموو کیلوی مریشک 150 دینار سوتەمەنی دێتە سەری. ئەوان وانە من لیتری گاز لێرە بە 1000 دینارە کڕم ئەو بە 400 دیناری کڕێ. حکوومەت دامیەکە گەنمەشام لە جوتیارە کرێتەوە بە هەرزانتر ئەیداتە کێڵگە پەلەوەرەکانیان. لە هەمووی کێشەی زیاتر ئێمە کە مریشک ئەفرۆشین لە کوردستان 250 دینار نرخی مریشکی ئێمە هەرزانترە لە هین جنوب لەبەرەوەی تاکو ئیستاکە حکوومەت باش ئەزانێ ئێمە مریشکمان بەڕسمی ناچێت بۆ جنوب بە قاچاق و بە پارە ئەڕوە. باشە ئەو لە 160 کە دەنێردرێت بۆ جنوب ناکرێت زیاتر بکرێت لە بەروی زەرورزیانەکان کەمتر بێتەوە؟ ئێمە زیاتر بکرێت بە عکسەوە زەرورزیانەکانمان زیاد دەکات. هۆکار چییە؟ بەرهەمی ناوخۆ بنێریتە دەرەوە بە بازار بکرێ بۆچی زەرورزیانەکە حکوومەتی عێراق ئیستراتیژی خۆی هەیە هەموو کوردی 8 ساڵە مەشغوڵ کورۆتە 400 میلیارەکەەوە. ئەو کاری خۆیەکە وای کردووە هەموو سەرمایەکانی کوردستان بەرەو جنوب بڕوە. ئێمە زۆر لە خاوەن پرۆژەکانی ئێستاوا بەتەمەین بچین لە جنوبی کوردستان پرۆژە بکەین جنوبی عێراق پرۆژە بکەین. ئاگای لە خۆی نیە حکوومەتی هەرێم بەس ئاگای لە 400 میلیارەکەی نازانێت چی کراوە. بۆ نمونە ئێمە مانەگرن خاوەن پرۆژەکان زەرورزیادێکی زۆرەکە ناچارن پرۆژەکانیان ڕاگرن بۆ ماوەی ڕایەگرین نرخی مریشک بەرزە بێتەوە لە 105 بۆ 10 قاعەکان پرۆژەکان کارەکەن. نرخەکە بەرزەوە بوو مۆزەفێ هەر لە خۆی لە سێتەرە وەستاوە سەیتەرەکە داخە ناهێ لێ مریشک بڕوە لەسەر حسابی هاوڵاتی حکوومەتیش تاکو ئیستاکە هیچ چارەسەرێکی نییە هیچ بەرنامەیەکی نییە نە بۆ چاکردنی ئەم بوارە نە بۆ پێشخستنی. بەعکسەوە ئاستەم دروستەکە بۆ نمونە ئیستاکە وای کردووە لەم دووسێ ڕۆژەیە تەنانەت گومرک کراوەتە سەر جوچکە لە بین هەولێر و سلێمانیە هێلکەی زەرد و هێلکەی سەوز هەیە. لە دوێنێەوە حکوومەتی عێراقی بەڕسمی منعی کردووە ئێستا ئالیک ئەو کێشەیەش هێشتا تازە دەستی پێکردووە ئالیک لە کوردستانەوە ناڕوە بۆ جنوب. ویستم باس لەوە بکەم
ئەم ڕەوانە نەکردنی ئالیکە و دابینکردنی بە تایبەتر ئالیک بۆ جوچکەکان ئەمە ژێکێکی دیکە لە پاڵ گرفتەکانی سوتەمەنی هۆکار نابێ بۆ تێچووەکان بەڵێ ئەمە هۆکارێکە خۆی نرخی سووتێنە بە ئالیکۆوانە جیهانی لە هەموو جیهانا زیادی کردووە بەڵام ئایا ئەکرێ ئێمە ئەڵێن زیادی کردو ئەکرێ لە هاوسەکانم وڵاتێکی وەکو سووریا $200 تەنی ئاڵف هەرزانترە وەک لە من سووریا هەرزانە ئێران هەرزانە تورکیا هەرزانە نرخی تەنێکی ئالیک $200 گرانترە لە هاوسەکانمان لە دەوروبەرەکانمان لە کوردستانە. بەڵێ یەکێکی دیکە ڕەنگە لەو کێشۆگیر و گرفتانەی کە ڕووی لە کێڵگە پەرۆریەکان هەبێت ئەو نەخۆشیانەیە کە لە ناو جوچکەکان یاخود بە شێوەیەکی گشتی لە کێڵگە پەلەوەریەکان دروست دەبێت و دابینکردنی دەرمانیش بۆ مەجارێکی دیکە دەبێتە هۆی کێشەوگیر و گرفت بۆ خاوەن کێڵگە پەلەوەریەکان کە بازەوە دەکەن کاتێچوەکەی زۆرە کاریگەری لەسەر نرخەکە بەجێدەیان زۆر جار ڤایرۆسەکە لە ناو کێڵگە پەلەوەریەکان بەجۆرە کە بەشێکی زۆر لە جوچکەکان یاخود مریشکەکان لە ناو دەچن. بە شێوەیەکی گشتی هەنگاوەکان بۆ چارەسەرکردنی ئەمە داواکاریەکان خۆی لە چی دابینیوەتەوە؟ هەنگاوەکان هیچ هەنگاوێ نییە هیچ هەنگاوێنی بۆ چارەسەرکردنی ئەمە داواکاریەکانی چێمە بە تایبەت زۆربەی ئەو هێلکانی کە بۆمان دێتە کوردستان هین وڵاتانی دەوروبەرن بۆ نمونە هێلکەی تروکانن هەیە بە 40 سنتە هێلکەیە بە 8 سنتە دێتە ژوورەوە ئەم هێلکی کە بە 8 سنتە هەر لە هێلکەکە خۆی نەخۆشیتیایە ئەو ڤایرۆسانە لە ناو هێلکەکە زۆر جاریش بە ئەنقەست ئەینێرن بۆ ئەم وڵاتی ئێمە خێرە لە کوردستانە 6 نوع ڤایرۆسە ئێران هاوسێ منە نیەتی سووریانیەتی تورکیانیەتی بەس لە کوردستانە هەیە ئەمە گەورەترین کێشەیە گەورەترین کێشەی ئەوەمانەیە ڤاکسینی مریشکەکان ڤاکسین بەدەست هاوڵاتیەوەی ڤاکسین تەمان زۆر خەتەرە ڤاکسین ئیلابێ دەوڵەت خۆی کۆنتترۆلیکە چەکێکی کوشندەیە ئەمە لەو لاوە بوەستێ دەرمانمان بۆ دێ ئێستا لە کوردستانە دەرمانی مرۆڤ تەزویرەکری هەر هەمووی غەشە اینجا چه حاڵ ئەگەر بێت و دەرمانی ئاژەڵ بێ هیچ دەرمانی هیچ ئەنتیبایتیکێ ئیش لەسەر مریشکەکانمان ناکە ئەوە وای کردووە خەسارەتێکی زۆرمان هەبێ زەرری زۆر بکەین باش ئەگەر بۆ کەمکردنەوەی ئەو خەسارەتانە هەوڵ بدرێت لە ناوخۆی هەرێمی کوردستاندا هێلکە بەرهەم بهێنرێت و با بڵێن بکرێتە جوچکە ئەم هەنگاوانە خۆی لە چی دابینیوە هەنگاوەکان خۆی لە بینیوە هەنگاونراوە پرۆژەمانێ بەڵام کەمە سیقە نییە بە بازاری کوردستان فەرمو ئێمە ئەم کەرتە زەخمە ئەوەتانێ لە ئێهمالی حکوومەت و نەزانی حکوومەت و بێ بەرنامەی حکوومەت وای کردو ئێستێمە بە پرۆژەکان ماواز دێ بچین لە جنوب کارکەین ئەو پرۆژەی تۆ باسەکەی سەرمایەکی زۆریەوێ کەس ناوێرێ ئەو سەرمایە لە وڵاتێکی وەک ئەم وڵاتەیە وەگرکە باشە ئەو پرۆژەکەمانەی کە ئێستا هەیە هەماهەنگی هەیە لەگەڵ کێڵگە پەلەوەریەکان و هەوڵ دراوە بۆ نمونە هێلکەی ناوخۆی هەرێمی کوردستان لە کێڵگە پەلەوەریەکان بکرێتە جوچکە و کاری لەسەر بکرێت بەڵێ هەوڵ دراوە بەردەوامیشە بەڵام ئەوان لە 150 بۆ 120 دەتوانن دابینکەن کێشەکەمان لەوەیە خۆی کێشە سەرێکیەکە ئێمە کێشەی ئەوەمانە بە بازارکردن دوو بازارمانەیە بازاری هەرێمە تاجرەکان و حکوومەتی هەرێم هاوکار بووە لەسەر لە کۆنتترۆلکردنی بازارەکە بۆ مریشکی بەستوو بازاری جنوبیش ئەوەتانێ ئێمە تابێ حکوومەتی هەرێم لە جیاتی تێچون کەم کاتەوە هەوڵەدا تێچون زیادکە بە حقەتی شوای کردووە حکوومەتی عێراقیش تێچون کە مەکاتەوە سیستەمەکە ئەگۆڕێ جاران ئێمە مریشکمان بۆ جنوبی عێراق ناریست ئەوان مریشک بۆ ئێمانێرن 2 ساڵی داهاتوو ئەبێ پرۆژەکانی کوردستان هەر هەمووی داخرێ مریشک لە جنوبەوە بێ باشە لەم ڕۆتەوەی خاڵەکان لایانی پەیوەندیدار داواکارەکان گەیەنراوەتە لایانی پەیوەندیدار تاکۆ هەوڵ بن بە دووادا چوون بۆ کێشەکان بکەن و هەنگاوێک بۆ چارەسەری کێشەکان بدۆزرێتەوە ئێمە کاک نازمزار سەرۆکی کۆمەڵەکەمانە وا بزانم دەرگای نەک حکوومەت دەرگای حیزبەکانیش دەرگای ڕێکخراوەکانیش نەماوە لێ دەرگاکانیان نەدا ئێمە وەک ئەرزی جەنابتم کرد ئێمە 3 ساڵە هاوارەکەین ئەڵێن ئەم بوارە لە مەترسیا ئێستا لە قۆناغی مەترسیا دەرچوین لە قۆناغی لە ناوچوونین ئەگەر فریان نەکەون بە تەواوەتی خۆ جەنابەت چاکەزانی سلێمانیەکێ بوو لەو محافەزاین لە کوردستانە محافەزێکی سناعی بوو ئێستا هەموو کارەکانی و معاملەکانی بەرەو جنوب بڕۆی ئێستا زۆر دواکەوتووە ئێستا دەواجنی شوای لاتۆ بە تایبەت لە سلێمانی و بە کوردستانش بە شێوەیەکی تایبەتی باشە گرفتەکە لێرەیە وەکو باسی لێوە دەکەی کێشەکە لە بازارکردنە ئەگەر بێت و تێچوەکەی زۆر بێت لەو حاڵتەیە کە نرخی مریشک گران دەبێت ئەمە کاریگەری لەسەر خواستی هاوڵاتی بەجێ دەهێڵێت و ئەبێتە هۆی ساخنەبوونەوەی بەروبوومەکە یاخود با بڵێن مریشک و تەواوی ئەو بابەتانی کە لە کێڵگە پەلەوەریەکان هەیە ئێمە کێشەیەکمانەیە
ئێمە بەرهەم زۆر بوو ئیستا ئێمە گەر بێت و پرۆژەکانی کوردستان کارکە گشتی پێکەوە کارکە لە 100 تا 60 بەرهەمی عێراق دابینەکەین بە کوردستان 50 بۆ 60 کێشەکەی ئێمە لەوەیە ئێمە هاوکارمان بێ حکومت تێچوون کەم کاتەوە ئەو وەختە لەسەر هاوڵاتیش هەرزانە بێ لەسەر هاوڵاتی هەرزانە بێ ئەم هەموو زەریبێ و باج و سوتەمەنی ئەخر معقول نییە پرۆژەیەکی هاوسێ منە لە چەمچەماڵ پرۆژەمەیە 5 کیلۆمەتر بینمانە ئەو لیتری گاز بە 400 دینارە کڕێمە لیتری گاز بە 1100 دینار بکڕم معقول نییە ئەو جووچکێک بە 25 سنت بکڕێمە 50 سنت بیکڕم کرێکارەکانی ئەوان دێن لای من کارەکەن بە 3 ملیۆن لای من کارەکە لای خۆی لە جێگای خۆی بە ملیۆنێک کارەکە ئەمانە گشتی تێچوونە ئەبێ باش بزانانی حکوومەتی یاریێم ئاگای لە خۆی نییە نازانێت چ پیلانێ لە ڕێە بۆ لە ناوبردننی بواری کەرتی پەلەوەەر لە کوردستانە باشە لە کاتێکا دابینکردنی تەواوی خواستی عێراق کە لە 160 بێ ئەمە هەنگاوێکی یاخود هۆکارێک بۆ ئەوە ناگەڕێتەوە لە کاتی ڕێگەپێدان بە کێلگە پەلەوەریەکان لە هەرمی کوردستاندا زۆر ڕێگەپێدان کرا و کێلگەی پەلەوەری زۆر هەیە ئەمە جارێکی تر هۆکار بۆ زیانی کێلگە پەلەوەریەکان بەڵێ ئەوەیەکی لە هۆکارەکان ئێسم بۆ نمونە ئێمە زیاد لە 250 پرۆژەمان هەر بێ مۆڵەتە ئیستش حکوومەتی هەرێم بەردەوامە لە ئیجازەدان و پرۆژە دروستکردن ئێکاکە تۆ وەرە جارێ بە بازارکردن کە بە بازارکردنەکە چاکەرەوە ئێستا کێشەیە گەورەتر ئێمە بەم ئینفلاسیەوە وا باسەکری حکوومەتی هەرێم بە تەمایە 5,000 دەرچوو لەسەر شانی پرۆژەکان تاعینکە من مشرفم بۆ دائانێن ئەم مشرفە شانازی پێوەکەن ئەڵم 5,000 هەلی کارمان دانە 5,000 هەلی کار لەسەر حساب منی مفلس مشرفێ بۆ من دانێ بێ من ماگانی بدەمێ ئێکاکە تۆ ئەم 5,000 بەسەر چاو من بەسەر چاو ماگانەیە دەمێ کاری لەگەڵاکەم فەرمو تۆ مریشکی بەستو ڕاگرە فەرمو بازاری عێراقم بۆ بکەرەوە سەیتەرەکان وا لێ بکە باجم لێ نەسەن گومرکم لێ نەسەنن نرخی مریشک لە سلێمانی و بەغا یەک نرخ بێ چۆن ئەو هاوکاری پرۆژەکانێکات تۆ هاوکارم کە نەک 5,000 20,000 هەلی کارت بۆ دابێگە ئیستا خۆمان 50,000 هەلی کارمانەیە 60,000 هەلی کارمانێ بەس کرێکار بەڵێ کاگاوڕێ باس لەوە کرد کە بەشێکی زۆر لە کێلگە پەلەوەریەکان مۆڵەتیانی ئەوانی کە مۆڵەتیشیانە بێ لە ڕووی تێچوون و سوتەمەنی هاوشێوەی ئێوە تێچوون و سوتەمەنیان زۆر دەبێت یاخود ئەمان ڕەنگە بە دیوێکی دیکە مۆڵەتیان نەبێت زیاتر سوودمەند بن بەڵێ ئەوان لە سوتەمەنی لەو شتانەیە وەکو ئێمەوان بەڵام لە زەریبە و باج و ئەمانەیە ئەوان هیچ ئیلتیزامێکیان نییە ئێمە لە بەرەوەی مۆڵەتمانێ ئیلتیزامەکەین فەحسەکەین سەحەدیە زەریبە ئەدەین کرێ ئەرزەدەین ئەوانەوانە هیچی ناکەن ئەمانش خۆی هۆکارن بۆ تێچوون باشە دیارە لە کۆنگرە ڕۆژنامەوانێکە و هەم بەڕێزیشتان ئاماژتان بۆدا کە داواکاریەکانتان گەیاندووە ئەگەر بێت و ئەم داواکاریانە لەلایەنی پەیوەندیدار جێبەجێ نەکرێ هەنگاوی داهاتووتر چی دەبێت؟ وڵای هەنگاوی داهاتوو ئێمە ئەوە نەمان هەیەمان بگرین مزاهرە بکەین بەڵام خۆی مشکلەکە لەوەیە کێشە گەورەکە لەوەیە ئێمە لە قۆناغی لە ناوچوونیاندەوە هیچ شتێ ئیسفادەی نییە کۆتاییمان پێدی ئیفلاسمان پێکرێ کێشەی کۆمەڵایەتی دروستە بێ کێشە بۆ حکوومەت دروستە بێ بێکاری دروستە بێ ئەمانە خۆی گرنگن بۆ ئومێدین تەواوی کێشە و گیر و گرفتەکان چارەسەر بکرێت تا بۆ ڕادەیە زەرم من نەبن و هەلی کاری زیاتریش بڕەخسێ سپاس بۆ میوانەکەمان هاوڕێ عەلی کەریم کارگەری کۆمەڵی پەلەوەریەکان دووبارە بە خێراتی زۆر سپاس